فرەتێک هاتە ژوورەوە وتی ئۆخەی نەجاتم بوو ناوەکەی ناڵێم با بڵێن شتە قسە ناشرینەکەی ناڵێم وتی گویش نەجاتم بوو ڕۆیەوە بۆ دەوام ملی شکان ڕۆی ئیسە کەپڵەکەم دێ ئۆخەی یاخوا بەخێر بێ گیانم بە قوربانی بێ وەڵام من لە لۆدۆم ئەگەر بزانی بەرنامەی لۆدۆ ئیتر پڕە لە کوڕ و کچ و گەنج و ژن و پیا و ئەمانە بەڕاستی مامۆستا لەو بەرنامەیە لە کڵەپاوسەوە چوینە لۆدۆ بە هەمان شێوە عینەن بابەت بۆی کەمە باسی لۆدۆەکەم لۆدۆ پارە زۆر سەرفکردنێکی زۆری تایە بەجددی گوناح ئەمە یەکەم جار ناویشی بیبیستم یەکەم جار یاڵە لۆدۆ بەرنامەیەکی سعودیە وابزانمیان ئیمەراتیە دایان کردووە چەند ساڵە هەیە بەڵام هین وا هەیە بەدە دەفتەر سەرفی کردووە ئەڵماز لە خەڵکەدا وەکو ئەم تیکتۆکە با بڵێن پۆینت وەشاننە کوردێکی زۆر زۆری تایە بە حەقەت ئافرەتی کورد خۆمان من یەکێکم لەوانەی کە لەوێم بەجددی مامۆستا یعنی کارەسات لەوێ ڕوئەدا ئەوانەیشی کە لە دوای منەوە هاتوونە سەری ئەم لایڤاکەن هەمووی قایدە ناسێ کێ لەوێ هەموو ئەپەکان من ئەناسن بەڵێ قاید زەنگەنە من داوایان لێکم بە قوربانە مامۆستاگە بەڵام من داواکاریەکم لێیان هەیە لێرەوە لە بینبەرەکەی جەنابتەوە بەسە باواز بێنن بەڕاستی ئافرەتی کورد لێ زۆر ناشرین بووە یعنی ئافرەتیش خۆی دەرەخات یعنی بە چۆن بڵێ سەوت و سوورە بەڵێ قسەکردنە یاریکردنە دێنە ناو با بڵێن ژوورە ئیتر دە نەفەرە بۆ خۆی دانشێ قساکە خەڵک دێ ئیتر کۆمنت جار وایە شەوانە من دانشم هەتا بەیانی دانشم لەو بەرنامەیە کە ئاوا دانشین قسە و شتەکەین بڕوا بکە هەتا پێنجی بەیانی نوێژی چی و وەلای خوایشە هین وایە ئەڵێ من بسڵمانم نوێژەکەم ئەی بابە گیاڵم نوێژەکەی تو چیەکەی لێرە ئیسە من یەکێکم نوێژ ناکەم من ڕاستێکت پێڵێم مامۆستاگە بابەت نیم بە دینی ئیسلامەوە یعنی من خۆم ئەڵێم زۆر غەڵەتم ئیمانم هەیە بەخوا بە پێغەمبەر بە قورئانەکەی بەڵام ئەو بەرنامانە وای لێ کردوین لە خوا دوورمانی خستوتەوە من ئافرە دەناسم مێردی هەیە مناڵی هەیە مێردەکەی لە ژوورێترە ئەخێ و خۆشی لە ژوورێترە تا بەیانی لەگەڵ کوڕێکا بە ساقەوە بە قوربانیە بێ بەجددی کورە جاوەکەی پیاوە کاکەیان پیاوی ئاگای لە ژنەکەی خۆی نەبێت ئەوە کەی صیفەتی پیاوەتی هەڵگرتووە کەی پێی ئەوترێ پیاو قوربانیان ئێمە ئەزانی چۆنە ئێمە ناکرێت بە هەموو نێرێک بڵین پیاو منوە ئەزانم ئەو ئافرەتانی کە لە سۆشیال میدیای سنگی خۆیان لێ بەڕەڵا کردو لێ ڕوت کردوتەوە لە سناپە بنێشتە جوون و خۆیان بادەن و سمتیان دەرەخەن ئەمانە بێخاوەنن بێ کەسوکارە منوە ئەزانم کەسوکاریشی هەبێ بەڕاستی یعنی پیاوێکی ڕەسەن و پیاوێکی پیاوانە بە دیاریەوە نەبووە یعنی لە بنەماڵ لە عیلەیەکی ڕەسەن گەورە نەبووە بۆ خوشکی تۆ نایە بۆ خوشکی تۆ نایە خۆی ڕوتەوەکە و سەما بکە لەسەر ئەو شاشەیە زۆر ڕاستە بۆ خوشکی من نایە بۆ ژنی تۆ نایە بۆ ژنی ئەو نایە کەواتە لەناو سۆشیال میدیایە حاشا لە ڕووی جەناتان بە خەڵکانی خراپ ناویان دەرکردووە ئەمانە خۆیان لە ئەسڵا بێ کەسوکارن بەڕاستی و کەسوکارەکەشیان ئەگەر زەڕەیەک یعنی چۆن وڵێ غیرەت پیاوەتیان هەبێت ئەمە قبول ناکەن و ڕێگە نادەن ئافرەتەکانیان بەو شێوازە بێن لە شاشەکانە خۆیان هەڕاج کرد وەڵڵی مامۆستا شتێکی ئەو مۆزوعات بۆ باسکەم ڕەحمە لە دایک و باوکت بەیانانێکی بوو سەعات هەشت بوو من لە دەوام بووم ئیتر سوتفە هەستام لە خەو چوومە ناو بەرنامەکە ئیتر کۆمەڵی خەڵک داش ئافرەتێک هاتە ژوورەوە وتی ئۆخەی نەجاتم بوو ناوەکەی ناڵێم با بڵێن شتە قسە ناشرینەکەی ناڵە وتی گویش نەجاتم بوو ڕۆیەوە بۆ دەوام ملی شکان ڕۆی ئیسە کەپڵەکەم دێ ئۆخەی یاخوا بەخێر بێ گیانم بە قوربانی بێ وەڵام منیش یعنی تەحملم نەکرد ڕاستەکەی مایکم کردەوتمەوە بە کێوەڵێ وتی بە مێردە هینەکەم بەجددیتە یعنی وتم بەجددیتە بە مێردەکە دواڵی وتم مێردەکە تۆ ئەڕوات ئێستا ڕۆیشتۆ پارە بۆ تۆ پەیداکە بۆ دەوام ڕۆیشتەوە 5 ڕۆژی پێ چێ شەو نخۆنی و حرەسیات گەرمەیە سەرما ئەمانە ئەکات یعنی ئێستا تو بە مێردەکەت وا ئەڵێ بۆ کوڕێکە لەم بەرنامەیە هەر ڕۆژی لە لای کوڕێکی شەخشەخێنت پێەکەن تو خوا داناوەش وەڵای قسەی زۆرم پێکرد ڕاستێکی ئەلحەقی من دەمم تۆزێ پیس بوو لەو کاتەیە ئایا من گوناحبارم لەو حاڵەتەیە
واز لە گوناحەکە بێنە قوربان تۆ خنکاویت خنکاوەڵێ کابرا خەریب بوو بخنکێ هاواریەکرد بۆ پیاوێ گوت دەرم بێنی بوو بعد بە سمێڵە بۆ بکەم جارێ وتی کاکە کورە والله ڕاستە جارێ دەرم بێنە ڕزگارم کە و کاتە بەرسمێڵم بۆ کە قوربانگیان جەنابەت جارێ نوێژ ناکەی وەکو خۆت باس وایە ڕاست دەبێت جارێ تۆ تەوبە بکەی لە تەواوی ئەو تاوانانی کە وا کردوتە بیتەوە دەر بازنەی ئیسلام و پاشان کاکە ئەو بەرنامانە خۆت وەزام خاوەن عایلە و کەسوکاری طبعا ئای چۆر قوربانیان چاوە ڕاستەکەن کەواتە ئەبێ عادە نەزەڕێ بە ژیانی خۆتا بکەیت ئینسان ناکرێت مامۆستاگیان عەفوەن ببوورە قسەی شەکەی ببوورە قسەم پێ بڕێت بەڵام گیان مامۆستاگیان بەڵام وەکو نوێژ نەکردنەکەی من سوپاس بۆ خۆی گەورە نەچوومەتە مل هەڵەیە یعنی دایمەن بە زۆر کەس شموتووە سەیکە من خۆمیکی گملانی کە ڕێنمایی ناکەم و هانی خەڵکشم داوە یعنی نوێژکەن بەسە واز لەم بەرنامانە بێنن چیتان داوە لەم بەرنامانە خۆم ژێکێکم لەوەی کە لەوێ هەرماوم بەس بەجددی سە زۆر کەمم کردێتەوە زۆر بێتاقەت بوومەلی هەوڵە دەم دوور کەومۆلی هایان برای جوانم طبعا هەموو ئینسانێکی عاقڵ و تۆشێکێکی لەو عاقڵانە من وازانم لە دنیاە دەسیدایە هەر ئیشێکەوە ئەگەر نەگەیشت بە هەدەفێ بە ئامانجێ یعنی لەو ئیشەیە نەگەیشت بە خاڵی کۆتا ئەبێ واز بێنێ قوربانیان تۆ چەندێکە لەم بەرنامەیەی مامۆستا من سەرەتا لە پاڵتاکە بووم تقریبا بۆ 13 ساڵە چێت لە ناوم بەرنامەیان دوای دیسکۆرد و پۆبجی و هەروە بێتەوە ئیمۆ و کورە تیلگرام و دوای دیسکۆرد و دوای کلەپاوس و دوای ئەوسە آخر بەرنامەم ئەم لۆ دوای ئەوشە زۆر کەمم کردوەوە ڕاستێ قوربانیان هیچ ئیسفادەیەکی چۆن بڵێ ئەو تۆت کرد گەشتی بە هەدەف و ئامانجە گەشتی بە خاڵێک نە بەخوای گەورە بەس کاتەکانم پێ کوشتووە لە دەوام و تەواو دەی کاکە گیان ئینسان ئەبێ ئەزایی چۆنە ئەو کاتانە وەکو زێر وەکو ئاڵتون وەکو ئەڵماس سەیریکان نەک کات کوشتن کات کوشتن چییە قوربانگیان ئێمە خۆمان وەکو قاڵبێکی سەهۆڵ واین ئەم کاتانە ئەمان توێننەوە یعنی وردە وردە تەمەنەکەت ئەڕوات وە لە پڕان مردم ڕێگە و پێگرێ تۆ نازانی لە سەیارەیە کۆچی دواییەکەی کورە بەرگ و لەی وێڵەکەویت ئەسووتێ مامۆستا حەوت جاریش بریندار بوومە دی کاکە گیان یعنی ئەمانە هەمووی دەرسوانەیە لە ژیانە جەنابەت ئەوەلەن تەوبەیەکی یەکجاری بکە بگەڕێ ڕووکە خوای پەروەردگار پاشان ئەو بەرنامانە هەم بۆ دنیا ئیسفادەی نییە هەم بۆ کەسایەتی و شخصیەتی خۆت جوان نییە و پاشان قیامەتێکی نەبڕاوە لە پێش هەمومانە خۆی گەورە عاقیبەت خەیرمان کات ئەوەی باشە مامۆستا گیان ببوورە زۆر لە کاتی ئەو خەڵکەشمانە گرت بەڵام من هەرچەندێک جاروا هەیە یعنی تۆبە ئەەکەم خۆمە شۆرم عیب نەبێ ئەچمە بان بەرماڵ تقریبا 2 ڕۆژ 3 ڕۆژ نوێژەکەم و دوایەوە سا وازی لێ دێنمەوە نازانم یعنی ئەمەوێت بەردەوام بم بەڵام بەداخەوە ناتوانم نازانم هۆکارەکەی چییە کەم برای شرینم ڕەفیقی خراپ وات لێ ئەکا کە تۆ وازە نوێژ بێنی بەردەوام نەبی تۆ حتا لە ناو خەڵکی خراپا بیت لە خراپەوە حتا لە ناو خەڵکی چاکا بیت لە چاکەوە نزیکی بۆی براکەم هەموو شتێک هۆکاری هەیە یەک لەو هۆکارانی کە واز لە نوێژەکان تێنی ئەوەیە تۆ لەگەڵ ئەهلی باشە هەڵسوکەوت ناکەیت دەی لەگەڵ ئەهلی نوێژە هەڵسوکەوتکە نوێژەکانت بەرە لە مزگەوتا بیکە باس و خواسی تۆ بابێتە نوێژ و مزگەوت و دینداری و کاتە بزانە تونتر ئەبی لەسەر دیندارەکە دیان وەڵای مزگەوتەکەش نزیک ماوە هەر لەسەر فەرعەکەی و سەرمانە بە قورعان بانگەدا ڕێک هەردوو گوێی خۆمەگرم مەلاکە دەنگی ناخۆشە مامۆستا من قورکێ بکەمە سەرمە وەڵای چوومەتە گیان دۆ مامۆستا گیان بیگۆڕن وەڵای دەنگی ناخۆشەمە ئیزعاجکەرە یعنی بەیانان کە ئەخەوم کە بانگەدا ئەچم جاروای ئەڵم میساچمە گیان ئەمە چییە بۆ بانگەدا سەوتی ناخۆشە زای چۆنەوە هەمووی دووریە لە ئیمان قوربانگیان تۆ چۆن من نازانم تۆ چۆن ئەخەوی شەوانە وەڵای شەوان جاروایە تا 3 و 4 بەیانی من لە ناو بەرنام ڕاستیەکەی خۆشم ئەو کاتەیە لە خەوم نێفێ قوربانگیانەوە من وا ئەزانم بەڕاستی ژیانی دنیات چۆن بڵێ یعنی بەبێ هەدەف و ئامانج بەڕێکی بۆ خوا مامۆستا گشتی ئەو بەرنامەیە ئەنجا و بەرنامە بەخوا گەنج وایە سوێنەخوا کە لە ئەوروپایە ئەڵێت 10 دەفتەرم تیا سەرف کردووە ئەپەکەی 10 دەفتەر 2 دەفتەر 3 دەفتەر یعنی گوڵێکی سوور بە گوڵێکی سوور ئەڵێ تۆ بێ بڕۆی مەقسەد بۆ نمونە ئیستا من با بڵێن ئەم تیکتۆکە خاوەن تیکتۆکە جەنابتی بڕۆ خەڵکم بۆ بێنە من سیارەیەک لێ مەقسەد بۆ نمونە خۆ سیارەکە لە بارزارە پارە ناکات تەنها بۆ ئەکاونتەکەیە بۆ هیچی تر نییە لەوانەیە سە خەڵکێک لێرە بێ بزانێت بەس بەجددی لۆدۆ ژیانی خەڵکی زۆر زۆر وێران کردووە چ لە گەنج چ لە هەر کەسە بە شێوازێ مبتەلا بووە بە شێوازی ڕسوا بووە یەکێ لە تیکتۆکە یەکێ لە سناپە یەکێ لە لۆدۆیە
یەکێ لە تەلەگرامە، یەکێ لە سناپە، یەکێ هەر کاکە و بە بەزمێک ئیتر ئەوەی ڕسوا بێتر هۆکارێک گرێتە بەر قوربانگە. والله من شتکایەکت لێکم یەک دوعای خێرم بۆ کە بەشکە منیش لە بەرچاوم کەوتووە. من سوپاس بۆخوا وردە لێ دوور کەوتومەتەوە، وەکو جاران نیم ئێستا زیاد 24 ساعت لەنا ئەو بەرنامەیە بم، بەڵام سوپاس بۆخوا ئیسە لە سەعاتێ زیاتریش نابات لەو بەرنامە تۆزێ لەوێ بوو دێمە دەرەوە. بەڵام ئەمەوێ یەک جارێکی تەرکی کەم، یەک دوعای خێرم بۆ کە بەشکەم خوای گەورە وەکو سۆنە تاقانەی هاوڕێمان و وەکو جەماعەت من یەکێکم لەو جەماعەتەی کە کات خۆی ئەهلی شەڕی گوێم بووین ڕاستەکەی لەو ئەپانەیە خۆسۆنە تاقانە ئەزانێک کە باسچیەکە مەگەر لێرە بێ گوێنمان بە خەڵکەدا و ئیتر بە خەڵکمان ڕابوارد و کەسمان دەست نەکەوتایە بە کوردێکی بە خۆمان ڕابوارد. ئەوە حەقیقەتە کات خۆی لە پۆبجیا و لە دیسکۆرد و کڵاپاوس و ئەوانەیە. بەڵام ئێستا وازم هێناوە، یعنی بە حەقەت کە چوومەدە و نێزگەی 2 ساڵە وازم لە شتانە هێناوە. سوپاس بۆ خوای گەورە. ئیتر ئەوانە نەبێتە دەرسوانە بۆت بەڕاستی ئیتر من وا نازانم هیچ کەلیمەیەکە بێ شیاو بە جەناب بدێ. من لە خزمەتام قوربانگە. خزمەت منەوە قوربان مامۆستای گیان، زۆر سوپاس دەکەم، مەمنونم، دەست بەش سوپاس.